بۆ ڕێزگرتن لە گیانی قوربانیانی ڕووداوە دڵتەزیێنەکەی ڕۆژی یەکشەممەی شاری کەرکووک کە ڕووداوێکی هاتوچۆی قورس بوو کە ژمارەی قوربانی لێکەوتەوە بەداخەوە، هونەرمەندانی شاری کەرکووک کە گروپی شانۆیی هەوارن بە هاوکاری سنتەری ڕۆشنبیری شاری کەرکووک چالاکیەکیان ئەنجامدا کە پێرفۆرمانسی ئەسفەلتیان پێشکەش کرد. ئەمەش وەکو ڕێزگرتنێکە بۆ گیانی قوربانیان و هەروەها لەم کارەشە داوایان لە لایەنە پەیوەندیدارەکان کرد کە ڕێگری بکەن لە دووبارەبوونەوەی ڕووداوی لەم شێوەیە. گروپی شانۆیی هەوار لە شاری کەرکووک باوکاری سنتەری ڕۆشنبیری شارەکە کارێکی هونەریان لەبارەی ڕووداوەکەی ڕۆژی یەکشەممەی کەرکووکەوە ئەنجامدا. ئێمە وەکو گروپشانی هەوار باوکی خۆمان زانی ماتەمینیەک ئێوارە ماتەمینیەک بۆ ڕوحی ئەمانە سازکەین، پێرفۆرمانسێکی کورتی هونەری پێشکەشکەین بە ناوی ئەسفلت کە باس لە ئەو قیرە ڕەشاکە کە هێندەی جەنگی جیهانی دووەم خەڵکی کوشتووە، خەڵکی مرانوە. بۆیە بابەتی هۆشیارکردنەوە لەلایەن هونەرمەندان، ڕاگەیاندنکاران، بڕەوەراتی هاتوچۆ یەشێکە لە هەر کەسە دەشێکە. گروپی شانۆیی هەوار پێرفۆرمانسێکی هونەریمان پێشکەش کرد بۆ ئەوەی کە لە ڕێگای هونەرەوە خەم و ئازارەکە بگەێنین و هاوکات باسی ئەوە بکەین کە هۆشیاریەک بڵاو بکەینەوە چیدی شۆفێران تیژڕەو نەبن، بە تایبەت کە کاتێ داخلی ناو شارە بن. ئەبینی کە خەڵکی سەرقاڵی ژیانی ڕۆژانەیە، بەڵام بەهۆی ڕووداوێکی هاتوچۆوە 6 قوربانی لە دوای ئەم ڕووداوە کەوتەوە بەدەیان بریندار کە ژمارەیان نزیکەی 30 کەس بوو بریندار بوون و زەرور زیانێکی مادی زۆر کە ئێستا دیمەنەکان لە پشتی منەوە ئەبینرێ. ئەمانە هەمووی زەرور زیانی ئەو ڕووداوە هاتوچۆوە بوو کە لە ڕێگای ئۆتۆمبیلێکی هەڵگرەوە کاتێک بە خێرایەکی زۆر ستۆپی لە دەستدا بوو. کارە هونەریەکە بە ئامانجی بەرزڕاگرتنی گیانی قوربانیانی ڕووداوە دڵتەزیێنەکەی کەرکووکەوە ئەنجامدرا. دیارە ئەم پێرفۆرمانسە بۆ کارکردن بوو بەسەر ئەو بارودۆخەیەکەوە چەند ڕۆژێ لەمەوبەر لە شاری کەرکووک ڕوویدا کە کارەساتێکی مرۆیی گەورە بوو، تەواوی شارەکەی خامۆش و دڵتەزیێن کرد. ئێمەش وەک هونەرمەندان ئەمیشە بارکی خۆمان زانیوە کە هەر بارودۆخە بێ کۆمەڵگەکەمان پێویستی کرد ئێمە شەقامەکان ستەیجەکان بەرنەدەین و کار بگەین بۆ ئەوەی کەوا زیاتر جاری تر ئەم ڕووداوە دووبارە نەبێتەوە وەلایانی پەیوەندیدار زیاتر بە خەم و هەندی وەربگرن. ڕۆڵەی شیرینە مەناسەب لەکوێیە؟ هونەرمەندانی کەرکووک لە ڕێئەنجامدانی ئەو چالاکیەوە پەیامیان ئەراستەی لایەنە پەیوەنددارەکان کرد کە ڕێگری بکەن لە دووبارەبوونەوەی ڕووداوی هاوشێوە ڕووداوە دڵتەزیێنەکەی کەرکووک کە 6 قوربانی و 27 برینداری لێکەوتەوە.